عشا بلا عیلەتێ زۆر هەیە ئەمە تایە ئەمە پەتایە ئەمە برای پەتاوتایە ش زۆر بووە ئەی چارە چییە ئێوە خەڵکە چی بکە؟ ئاها دەی ئەوان خەڵکییان پشتگوێ خست گوێ نادەن بە دەوا و دەرمان خۆشیان کە نەخۆش ئەکەون ئەچن بۆ ئەڵمانیا و ئێران پزیشکی تایبەتیان هەیە بانگی ئەکەنە دیوەخان لە بەردەم کارەبای فولە بۆی فول ئەکەن نان و گیرفان چۆنی بوو وەڵڵی چاکچاکی بوو بەس حەشم پێم بڵێ دیوەخان ماوە ئیزت باسی دیوەخانەکەی لەکوێ ماوە دیوەخانی چی هەیە چۆنە وەڵڵی دیوەخان زۆر کۆنە ئەی بێ قەزابی یاخوا سەری هەڵداوەتەوە ئەبدەیت و فێرژنی نوێ هی دیوەخان هی دیوەخان های لە سەحری بۆرە و بازە دیوەخان و ڤێرژن تازە ئەمە چۆنیە ئەوەی ئەمڕۆ کە ساحێبی باخ و ڤێلا و دیوەخانە لە فەیسبوک خەریک پۆستی تەمسیلی ئێوارە خوانە ئەوە ئەبدەیتە نوێەکەیە نەک دیوەخانی خۆمانە منیش پێم خۆش بوو باسی کەم ئازیزگیان لە حەکیمانە چۆنایی بوو وەڵڵی ئافرین